ئەم سڵتەی کە لە ئێستا لە تورکیا حکومەکە بەڵایەکی گەورەی ناوچەکەی و شای تووشی سەرێشەیەکی گەورە کردووە و دنیای ناوچەکەی تووشی سەرێشەیەکی گەورە کردووە لەبەرەوە بێ یەکەم خاڵ احترام بۆ بکەین کە ئەم سڵتەیە لە تورکیایە بەڵایەکی گەورەیە بەسەر خۆی و بەسەر کۆمەڵگە و بەسەر مرۆڤایەتیا هێنێ ئەوەی لە کوردستانی باشوورا گوزەرێ بەتەسەوری من کاریگەریشی ئەو تۆی هەیە بەوەی کە لێرن تورکەکان لێرن تورکەکان لە ناو جلوبەرگا لێرن لە ئەشیایە لێرن لە ناو لای ئەو هێزە سیاسیانی کە ئەخوانیانە بیرەکەنەوە لێرن لەبەرەوە ئەگەر بمانەوێت بزانین تورکیا لێرە نیە تورکیا بە سوپا لێرەیە و بە نهێنیش لێرەیە و لە ناو سلوکی خەڵکایە بەداخەوە کە 28 ساڵ ئێرە بۆتە لانکەیەک بۆ میتی تورکی و بۆ ئەو هێزە سیاسی کە لە تورکیای حکومەکان لە هەرێمی کوردستانە ئامادەی هەیە یەکەمین هەنگاو ئەوەیە کە ئێمە لە ئەو عەقڵەتە تورکیا دوورکەوینەوە جارێ دیدی ئەردۆگانیزم لە خۆمانە بکوژین بیر بێ ئێستاش پیاوانی ئاینی و بەشێ لە حیزبەکان و نزیکن لە ئەردۆگانیزمەوە ئەردۆگانیزم ئەبێ بکوژی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمەوەیە کە کۆمەڵی هاوڕێ دەسێن پێ کردووەیش مەسەلەی بایکۆتکردنی کاڵای تورکیە کە ئێستا تەسەوەرەکەم تۆزە سەرکەوتوو بووە بە حکومەتی فراوان بووە خاڵی سێمیش ئەوەیە کە ئەگەر توانیمە لە دووکەوانەیە فشار بخینە سەر ئەم جۆرە حکومڕانی کە لە هەرێم هەیە کە بە بڕای من دەستی لێ شۆراوە خاڵی بۆتەوە ئەو پەرلەمانی کە تۆی بینی 12 خاڵی دەرکردووە کە زۆر مناڵانەیە یعنی ئەوە نییە کە لەسەری بوەستی لە دوای هەموو هێزەکانی دنیا لە دوای هەموو وڵاتانی دنیا وەنجا موقفی لەبەرەوە بە بڕای من یەکەم خاڵەوەیە کە ئەو دیدە بگۆڕین لە خۆمانە دووەم ئەوەیە کە کاڵای تورکی و وەڵانە گرنگی کەمتر پێ بدرێت سێم ئەوەیە کە فشار خێنە سەر دەسەڵاتی کوردی بۆ هاتن چوونە دەرەوەی سوپای تورکی چوارەمیش ڕێگەکانی خۆپیشاندان و ناڕەزایی هەمیشە ئامادە بێت لە ئاستی شقامە یەکگرتوویەکی فراوانمان بینی لە ڕۆژهەڵاتەوە بینیمان بۆ ڕۆژاوە لە باشوور خەڵکی کوردستان زۆری لە هوشیاری هەبوو ئەو ڕوحەتی کە لە مقاومە هەبوو لە ڕۆژاوا کاریگەری ئۆتۆی هەبوو بەڵام لە ئاسی سیاسی پەرپەرت بوونیەکەی لە بینی هێزە سیاسیەکانە پێویستی بە زۆرێک لە دەنگی هەیە ئەگەر لە دووکەوانێت خەونی ئەومان هەبێ کیانێکمان هەبێ فەزایەکمان هەبێ لە دەرەوەی تورک و لە دەرەوەی هێزە سیاسیەکان لە دەوڵەتانی تر ئێمە حکومڕانێکمان هەبێ پێویستمان بە زۆر لێک هەیە بەڵام ئەمە تەنها لە قسەکردن نابێت لە کردەوەی ئەو هێزە سیاسیانە ئابێ بەڕاستی